بەناوی خۆی بەخشندەی میهرەبان کاڵەڕە ناسم ڕایڵەتان پێشکەش دەکەم. گوندەکان بەشێکی دانەبراون لە شار و شارۆچکەکان لە هەمان کاتدا گوندەکانیش هاوشێوەی تەواوی شار و شارۆچکەکان بە دەرنین لە بوونی کێشە و گیر و گرفت هەروەها نەبوونی خزمەتگوزاری لە هەمان کاتدا ئاور لێنەدانەوە. گرفتە سەرەکیەکانی گوندەکان دەکەینە تەوەری ڕایڵەی ئەمڕۆ بە میواندانی زۆر بەڕێز کاک پەیوەند عومەر ڕۆژنامەنووس کە ساڵانێکی زۆرە لە ناو گوندەکاندا بەرنامەی جیاواز تۆمار دەکات و لە نزیکەوە ئەگاداری بارودۆخی گوندەکان و گوندنشینەکانە. کاک پەیوەند زۆر سپاس ئەمڕۆ میوانی بەرنامەی ڕایڵەی جلوبەرگە کوردەکەش زۆر جوانە من ژلی کوردیم لە بەرەکە زۆر بەخێر بیت. بە حکومەوەی ساڵانێکی زۆرە سەردانی گوندە جیاوازەکانەکەی لە شار و شارۆچکە جیاوازەکانی هەرێمی کوردستاندا بارودۆخی گوندەکان لە ئێستادا چۆن؟ بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو بۆ بینەرانی خۆشەویست دەستخۆشی لە جەناب دەکەم بۆ ئەم بەرنامەیە تەمەناوەکەم کە ئیشەڵا خۆت و بەرنامەکە ئیشەڵا تەمەن درێژ بن لە کەناڵی ئاسمانی پێیان. ڕاستەکەی تۆ لە سەرەتا شتێکی باشت دووتت گوندەکانیش بەدەرنین لە کێشە و کەم و کوڕی بە پێچەوانەوە. ئێستا کێشەی گەورە لە گوندەکان هەیە، کەم و کوڕی زۆر لە گوندەکان هەیە ڕاستەکەی، بەڵام گوندەکان چانسیان کەمە لە پیشاندانی کەم و کوڕەکانیان. یان ئێستا ینی زوومی کامێرەکان زۆرتر لەسەر شارەکان لەسەر گەڕک و کۆڵان و شۆستە و شەقامەکانی شار، بەڵام بیرمان نەچێ گوندەکان ئێستا لە کێشەی گەورە لە کێشەی گەورە و هەروەها لە کێشی چارەسەر نەکراوان. بۆیە بەڕاستی ینی ئاوردانەوە لە گوندەکان و هەروەها هێنانە پێشەوەی کێشەکانیان و چارەسەرکردنی کێشەکانیان بەڕاستی ئەبێ باوڵم بە دەستکەوتێکی گرنگ هەر کەس بیکات. ینی خۆتەزانی کە ڕاستەکەی شار بە گوندەژی لە ئەسڵە ماعیدەی شار لە گوندە و هەروەها ئەو پێداویستیانی کە ڕۆژانە هاوڵاتیان لە شارەکانە پێویستیان پێوێتی ئەبێ لە گوندەکانەوە بێ. بۆیە هەر وشکردن و بڕینی ئەم ڕێگایە خود با بڵێن ئەم چانسە لە شار بۆی کە لە لادەکانی خۆمانەوە پێداویستەکانیان دابین بکرێ بەوەی کە مەسەلەن بۆن منە بیخێتە سنوورەکان واروها لە دەرەوەی هەرێمی کوردستان شتمان بۆ بێ شتی چی وەکو چی وەکو تەماتە خەیار شووتی کاڵک نازەما لە مابدانە کێستا ئەم وەرزی ئاوانەیە. هەر ئەمە بۆ خۆی ئەمە کێشەیەکە کە ئەبێ ینی ئێستا ئێمە قسەی لەسەر بکەین تەواوی بەرنامەکەی تۆ ئێوێ لەبەرەوە کەواتە ئەمێ بە جوملەیەکی مفید بڵێم گوندەکان بە تەواوی با بڵێن ئیهمال کراون پشتگوێ خراون، یعنی نەک خزمەت گوزاری سەرەتاییان نییە هەر هیچیان نییە، ینی گوندەکان هەڵگری کێشەی گەورن. کەواتە توانین بڵێن میدیاش یەکێکە لەو گرفتانەی کە نەیتوانێت ئاوڕێکی جددی و باش لە ڕووی ئەم بەرنامانەوە لە گوندەکان باتەوە، یعنی تیشکی تەواوی لەسەر شارەکان. من حەزەکەمەوە بڵێم لە میدیای تیۆرمان هەیە، یەکێک لە تیۆرەکانی میدیاڵە میدیا ڕنگدانەوەی کۆمەلگە نیە بەڵکو کۆمەلگە ئاراستەکە یا کۆمەلگە داڕێژەکەواتە میدیا ئەتوانێت تەواوی ئەو کێشە و گیر و گرفتانە کە نەک لە شارەکانی ئەو بەڕێز ئاماژە پێکرەوەی کە لە گوندەکانی ژای بە حکومەوەی کە تۆ وێڵی کێشەکان لەوێ گەورەترن و چارەسەر بکرێن. باشە کاک پەیوەند گوندەکان بە ڕۆژچۆڵیان ئاوەدانیە چن لە ئێستا و هۆکاری چییە ئەگەر هەرکامیشن؟ بەداخەوە ناتوانین بڵێن بەرەو ئاوەدانیە چن خۆزگە وا وایە بەڵام بە پێچەوانەوە بەرەو چۆڵیە چن. هۆکار زۆرە بە ئەوەی کە گوندەکانمان چۆڵە بن. یەکەم هۆکارەوەیە کە ڕاستەکەی حکوومەتی هەرێمی کوردستان هەر بەخۆی ئەو ینی ئەو شێوە مامەڵەی کە ئێستا ئەیکات ئەو شێوە حکومڕانی کە ئیکا هیچی ناچێتە بەرژەوەندی گوندەکان. یعنی هەر بۆ نمونە ئەگەر لە دامەزراندنەوە دەست پێ بکەین مەسەلەن بۆ نمونە خەڵکێکی زۆری کردو بە ئاسایش بە پۆلیس بە پێشمەرگە خۆ ئەمانە شتێکی باشن. من پێم خۆشە خەڵکی هەرێمی کوردستان هەمویان موچیان هەبێ هەمووی موچە خۆر بن، بەڵام موچە ئەبێ ینی هۆکارێکی گرنگ و سەرەکی بێ بۆ ئەوەی کە ئێمە ینی ژیانێکی ئاسایی بشین. یعنی ناکرێ مەسەلەن بۆ منە تۆ بە هۆکاری موچە خەڵی لە گوردەکەی هەڵکەنی ناچاریکەی بەوەی کە بێ لە شاریا لە شارۆچکانی شتەجێ بێ. ئەو کاتە تەزەخومێکی زۆر با بڵێن پاڵەپەستوویەکی زۆری ژەکەوێتە سەر شار ئەسڵەن ینی مانای شاریش تێگەچێت دیموگرافیا و دیزایانی شاریش تێگەچێت. لەبەرەوە بەڕاستی هەر ئەوەی کە بەحساب زۆر چاکەی لەگەڵ خەڵکا کردووە هەر ئەو هۆکارێک کە بەکاری هێناوە تەنانەت موچەش خراپ کەوتەوە لەسەر گوندەکان. ئەنجا هۆکاری دووەم بریتێ لەوەی کە ئەو
بەروبوومانەی کە لە لادەیە هەیە بەروبوومێکی بێبەهایە یعنی بۆ نمونە ئێستا مەسەلەن خەڵک ترێی هەیە ترشی هەیە چوالەی هەیە بێستانی هەیە سەوز و میوەی هەیە ئەم سەوز و میوەیە تۆ نەتوانیەوە ینی هۆکارێکی گرنگ بی بۆ ئەوەی کە ئەو بە شێوەیەکی باش بیفرۆشێ لانی کەم بەشی ئەوە بکا کە ئەو ڕەنجەی کە لەگەڵ یاوێتی ڕەنجەکەی ینی بە هەدەر نەڕوا بە زەرە نەیفرۆشێ بەڵکو بێ بە بژێویکەش بۆ ماڵ و مناڵەکەی سەیری کە یعنی ئەگەر حکومەت ئێستا بیتوانێت لە ناوچە جیاوازەکان لە شارە زۆر لە شار باژێر لە دەشتی مەرگە لە بتوێن پشدەر بیتوانێت کۆمەڵێک ساردخانی دروستکە مەسەلەن بۆن منە هەر بۆن منەوەی کە ئەهلی دروستیەکە کۆمەڵە ساردخانی دروست کردایە ئەوەی کە پێگوترێ سەلاجەی گەورە ئەو خەڵکە ناچار نابوو بە یەک جار مەسەلەن میوەکەی کە پێ ئەگا سەوزەکەی کە پێ ئەگا ناچارە بەوەی کە لە ماوەی هەفتەیەکە ساغی کاتەوە ساغی نەکات و خەسارە بێ ئەمە ینی بۆ نمونە لە کاتی پێگەیشتنی بەروبوومە لە لادەیە لادێ نوێشینەکان ئەبێ بە زەرت بێ یا بە هەرچیەک بێ ئەبێ لە ماوەی یەک هەفتەیە بەروبوومەکەی خۆیان ساغکەنەوە ئەگەرنا خەسارە بێ لێ هەنەکە کاک پەیوەند ڕێگەی ئەو گوندانە لە شارەکانەوە هێندە دوورن بەهۆی نەبوونی خزمەتگوزاری ڕێگەوبانەوە ناتوانن بەرهەمەکانیان بگەێنە شارەکان ئەمە ژێکێکە لە هۆکارەکان یعنی نەبوونی خزمەتگوزاری ڕێگەوبانەوە کە تۆ ئاماژۆ پێکرد ئەو جێگانی کە پێویستن کە ساتکەرەوە بن بۆ ئەو بەروبوومانە ئەمانش هۆکارێکی دیکەنین نەبوونی ڕێگەوبانی پێویست بەتاچیت ڕێگەوبانی ژێکەکە لە هۆکارەکان چونکە ڕێگەوبان ینی ئاسانکارێکی زۆرەکە بۆ خەڵکی گوند ینی با بڵێن ئەو جوڵەی کە لە نێوان پێویستە لە نێوان شار و لە نێوان لادەیە هەبێ و هاتوچۆیە زۆر خێرایەکە ئەم خێرابوونەش ینی بەتەیچیت دەچێتە بەرژەوەندی ئەوان بەڵام لەت ناشارمەوە من ئەو گوندانی کە چووم گوندی وایە پێویستی بە 5 کیلۆمەتر قیرە هەیە پێویستی بە 7 کیلۆمەتر قیرە هەیە پێویستی بە 10 کیلۆمەتر قیرە یعنی ئەگەر بێت و ئەم ڕێگای بۆ چا بکرێ ینی نەک گوندەکەی خۆی بەجێ ناڵێ بەڵکو بە پێچەوانەوە ڕەنگە هەندێک لەوانی کە لە شاریشان بگەڕنەوە بۆ گوندەکەی خۆیان ڕێگەوبان یەکێکە لە هۆکارە زۆ خراپەکان واروها کاریگەریەکی زۆری لەسەر لادەکان هەیە و وەکو تۆش وتت ینی هەر ئەو بەروبوومەی کە هەیە ئێستا خەڵک هەیە من چوومە لە کاتی پێشکەشکردنی بەرنامەکەیە لە کاتی تۆمارکردنیە چوم کابرا کەسەکە مەسەلەن زراعاتێکی زۆری کردووە وتومە لەکوێ ساقێکەوە وتوتی ناتوانم بیبم بۆ شار هەر لەسەر جادە بڵێن لە گوندەکەی خۆیان یا مەسەلەن لە شارۆچکەکەی خۆیان لەسەر جادەکە داینەوە دەیفرۆشێ ئەمە بەشێکی زۆری لێ خراپە بێ زەرە دەکا یعنی هیچ فەلاحێک نییە کە تۆ بچی بۆ لای بڵێ ساڵە بڵێ سوودێکی زۆرم کردووە قازانجێکی زۆرم کردووە بە پێچەوانەوە زۆرە بیان لە زەرەدان بەس کەسەکە ئەڵێ من لە لادەم چی بکەم یعنی ئەگەر ئەمەش نەکەم چی کارێکی کە هەیە بیکەم کەواتە ئەو کەسانەی ئێستا لە گوندەکان ئاژینکێن بە حکمیەوەی کە خزمەتگوزاری لە گوندەکانەوە دوورە بەشێکی زۆر لە گەنجەکانمان کە بەهۆی تۆڕی کۆمەڵایەتی و ئینتەرنێتەوە ڕۆشنبیریان فراوانتر بووە یعنی زیاتر ڕۆکەنە شارەکان بەرەو شارەکان کۆچەکەن ئەوانی لە گوندەکان ئاژین کێن لە ئێستاە تەنها ئەو کەسانن کە تەمەنیان کردووە و ئەوانیش بڕوا ناکەم ئەو توانایان هەبێت کە بتوانن زەراعاتێکی زۆر و باخ و باخاتێکی زۆر بەڕێوە بەرن ئەمە ڕاستە ینی ئەمەش یەکێکە لە خەمە گەورەکانی ئێمە ینی بەڕاستی ئێمە وەختێ کاچینە بەتابەتی ئەو لادان گوندانی کە تۆزە دوورە دەستن ئەوانە ناکە لە نزیکی شارن ئەو گوندانی کە تۆزێک دوورە دەستن بەڕاستی ینی ئەوەی کە تۆیڵی گەنجانتیانەماوە گەنج بە هۆکاری جیاواز هەمووی هەڕووی کردوتە شار جاری وایە خێزانەکەشی ناچار کردووە کە لەگەڵا بێ بۆ شار بەڵکو ئەو کەسانن کە لەوێ ئەمێنەوە زۆر کات ئەو کەسانن کە بە جۆرە لە جۆرەکان لە شارە ناحەوێنەوە حەزیان لە شار نییە یاخود یادەوەرێکی زۆریان لە گوندەکان هەیە حەز ناکەن لە یادەوەری و لە بڵێن ئەو ڕابردوی خۆیان بە بچڕێن بۆیە زۆر جار ئێمە زۆر جار چوینە گوندی وە ینی یەک خێزانەیە کە مەسەلەن بن بریتێ لە ژنوپیاوێکی زۆر جار پەکەوتوو نەخۆش کە ئاوا سەیریانەکەی غوربەتت بۆیان هەڵەسێ ینی بەڕاستی ینی زۆر بێتاقەتە بی زۆر مەسەلەن بۆ منە بەزیت پیانایەتەوە لەبەر ئەوەی کە کەسیان لەلا نەماوە هەتا ینی جاری بە جۆرە لە جۆرەکان سکاڵاکەن لەوەی کە
ئیتر مەسەلەن بۆ من پشتگوێ خراون لەبەر ئەوەی بەڕاست یعنی جگەلەوەی کە گوندەکان چۆڵە بن خێزانێکی کەمی تا ئەمێنێ هەر غوربەتێکی گەورە مەسەلەن بۆ منە ئێستا لە گوندەکانە هەیە بەوەی کە ئاخر گوند ئەگەر کۆمەڵێک گەنجی تا نەمێنێ کۆمەڵک کەسی باوەڵێن خاوەن بازوو ئیشکەری تا نەمێنێ لادەکە بۆ خۆی وێرانە بێگەر مەسەلەن بۆ من خەڵکیشی لێبێ لەبەرەوە ینی ئێستا زۆر جار ئەوانی کە لە لادێن نەک ناتوانن ژیانی لادێ بژین یعنی لادێ وا هەیە من نمونەت بۆ هێنمەوە ژن و پیاوێک ناتوانن مریشکێکیش ڕابگرن ناتوانن مانگایەکیش ڕابگرن ناتوانن دوو سەر حیوانی وردیان هەبێ بە پێچەوانەوە ئەبێ لە شارەوە ماستیان بۆ بچێ ئەم ماستی کە ماستی قوتو ماستی پگا و نازان فڵان و فیسارەوەی کە لە دەرەوە هاورداکرێ ئاخر ماقولە تۆ لە لادەیەکە بژی نتوانی مەسەلەن بۆن منە ینی هۆکارەکان ئاسانکاریت بۆ نەکەن بەوەی کە لانێکم یەکسەر حیوان ڕابگری باشەکەواتە کاک پەیوەند بە حکمیەوەی تۆ هەندێک جار چیتە هەندێک گوندەوە کە دوورن شەوان لەوێ ئەمێنیتەوە لە گوندەکانە ژیان و گوزەرانی ئەوان لەسەر چی بنیادنراوە ینی خواردن و خواردنەوەیان لەسەر چێژین و تۆ کە ئاماژەت بە ئەوە کرد کە هەندێکیان ناتوان خواردن بۆ خۆیان دروست بکەن یا بەرهەم بێنن یا پەلەوەرێک ڕابگرن لە شارەکانەوە بۆیان ئەسانیشی جاران لادێ جمەیە هات لە ژیان واتە ینی لە دوورەوە جۆر لە بگرتایە ینی دەیان دەنگی جیاوازت دەبیست باشە ئێستا لادێ خامۆشە ئێستا لادێ ینی کە من ئەم قسانەکەم بە چڕک بە لە شمایەت ینی لادێ وایە هەتا بەسەریان نەکەوی نازانی بۆ لەبەرەوەی ئەوە نەبێ دەنگە بۆ لەبەرەوەی خاڵی بۆتەوە لە ژیان ینی ئەو هۆکارانەی کە خەڵک لە لادێ ئێستا پێشجی هیچ هۆکارێکی پەیوەندی بە لادێەوە نییە یعنی لادێ ناتوانێت بیشێنێ ئەو وەکو گوتم ئەو بەروبوومەی کە هەیەە هیچی نابێتە هۆکارێکی ئاسانکاری بۆی کە لەوێ بژین لەوێ ببێننەوە لەوێ مەسەلەن بن هۆکارێک بێ بەوەی کە ئەگەر گەنجێکیان هەبێ گەنجەکە لەگەڵیانە باوە بڵێن ڕازی بێ بەوەی کە بمێنێتەوە یعنی تۆ جاران لە لادەیە مەسەلەن گوندێکی سەد ماڵی لەوانێ دووسێ ڕانیتیا بوو بێ لەوانێ 400 سەر ڕەشە وڵاخی تا بوو بێ لەوانەیە سەدان بە ئەڵێن وڵاخە بەرزەی تا بوو بێ ئێستا ئەمانەیەکی نەماوە ئێستا ئەوانەی کە مەسەلەن بۆن منە لەوێ ژین تەنها هۆکاریان ئەوەیە کاڵن کاکە تەحملی شار ناکەین ناتوانین بین لە شارە لە چوارچەوەی باڵێ خانووەکە لە چوارچەوەی دیوارەکە بژین و مەسەلەن بۆن من بەدەست ئازار و نەخۆشی و نازان و فڵان و بیسارە بناڵێن لانێکم مەڵێ پێمان خۆشە کاکە بە لە گوندەکەی خۆمانە ببین جاران خەڵکی شار بە بەروبوومی لادەکانە ژیە ئێستش هەروایە یان پێچاوە نەبووتەوە پێم وتم ینی بەروبوومی لادێ ئەگەر چی بەرەکەتەکەش ئێستا زۆر کەم بووە یعنی ئێستا ئەو فەلاحە بە ڕێزانی کە جوان لە منە ئەوانەی کە باخ و باخداریان هەیە لەم قسەیە تێگەن ئێستا هەر کاک ئاو کەم بووە یعنی چۆنی وا وشک بۆ ئێمە چی سەرچاوی وا وشک بۆ کانی وا وشک بووە پێت عەجایبە لە هەموو عمری باو بە پیرانی ئێمە نەبووشتی وا ڕووبدا بەسەرەن سەرچاوەیەک بەو شێوەیە بین بێ دوو بەروبووم ئێستا زۆر کەمە هەڵە جاران باخێکی هەبووە بۆ منە دارگوێزێکی بووە 3-4 بڵێن جۆزی پێوە بووە ئێستا سەیرەکە هیچی پێوە نییە ڕزێکی هەبووە مەسەلەن بۆن منە جگەلەوەی کە ترێ لێ فرۆشتووە بۆ خۆی هێشتوێتەوە بۆی کە بیخوا مشتاقی لێ ناوەوە مێوژی بەرەمێناوە مەسەلەن ترشی هەبووە چوالەی هەبووە ئێستا ئەم بەروبوومانە هەر بوو خوان ئۆتۆماتیکی نەماون ینی بەرەکەت نەماوە لە بەڕاستی ینی لە گوندەکان ئەنجا ئەوەی کە ماویشە ئەوە کەمە بەڕاستی نابێتە هیچ هۆکارێک بە پێچەوانەوە ئەگەر کەسێک لەو شارباژێڕە ڕزێکی هەبێ بەرپاچی بکە یا بیچێڵێ ئەکەوێتە زەرەدەوە لەبەرەوە یا پێوەی نییە یاوەی کە پێوەیەتی قەرەبووی هینەکەی بۆ ناکاتەوە باشە کاک پەیوەند گرفتە سەرەکیەکانی گوندنشینەکان چین لە ئێستا وەکو وتمان گرفتە گەورەکانیان یەکەم ینی ئەو بەروبوومەی کە هیانە ئەو بەروبوومەی هیانە هیچ سوودێکی لێوار ناگرن ئەوەی کە هەشکانەوە پێم وتم ئەگەر لە ماوە 1 هەفتەیە هەرزان فرۆشی نەکەن هەڕاجی نەکەن دوای لیان خسارە بێ لا خراپە بێ ئەمە لە گرفتەکان بەروبوومەکان تۆ بەروبووم تۆستا لە مەسەلەن بۆن منە لە شوێنێکا زراعات بکەیت تۆگەر سوودی لێوەر بگری 4-5 کەسی دیکەش لەگەڵ تا مەشغوڵ ببن بێ بە هۆکاری ژیانی ئەوانیش بەتەچین دڵت پێ خۆشە بێت ساڵێکی تریژەیکەی گرنگی زۆرتری پێ ئەدەی ڕوبەری زیاترەکەی بە زراعات لەبەرەوە ئەمە یەکێکە لە هۆکارە سەرنجەکان کە
بەڕاستی لە گوندەکانە ئەو بەروبوومەی کە هەیە هیچ بەسەنە بۆ منە نابێت ئاسانکاری و نابێت بە هۆکارێکی مانەوە لەوێ. دوو بەڕاستی نەبوونی خزمەت گوزاری. تۆ بیرکەرەوە گوندێکی 15 ماڵی 5 خوێندکاریان هەیە قوتابخانەی لێ نییە. باشە گوندێکی دیسان 15 ماڵی نەخۆشخانەی لێ نییە. یعنی ئەگەر دوو پشکێکی پێوە بە هەتاکو گەێنێتە شار بەم ڕێگا خۆڵ و نازم ئەوەن بابەتانێکی گەێنێتە ئاوادانی نیوەجیانە بێ. باشە یان مەسەلەن بۆن منە خوێندکارەکەی ئەگەر سەرەتاییشی با بڵێن قوتابخانەی سەرەتاییشی لێبێ. باشە دوای کە چووە پۆلەکانی ناوەندی باڵێن 7 و 8 و 9 و تاگاتە زانکۆ بەتەکید لە لادەیە ئەو خوێندنگایی دەست ناکەوێت. ناچار ئەبێ بە دوای خوێندکارەکە بێ بۆ شار و ئەوێ بەجێ بێڵە ئەگەر پێشی ناخۆش بێت. بەڕاستی یەکێکە لەوانە نەبوونی هیچ جۆرە خزمەت گوزاریەکە. ینی ئێستا کوتمان خوێندن و کەرتی تەندروستی ئەو کێشەیە. باشە گوندی وا هەیە ئاوی نییە. ئاوی نییە ینی مەسەلەن نەتوانراوە بیرێکی بۆ هەڵ بکەندرێ بیرێکی ئیرتیوازی کە مەسەلەن ئاوەکەی بەشی گوندەکە بکە. جاری وایە کەسەکە ئاوی بۆ خۆی هەیە بیخواتەوە بەس ئەگەر ئاژەڵی ڕاگرت ئەگەر زرعاتی کرد یخو لە لادەیە ئاژەڵ ڕانەگری و زرعات نەکەی ئەی چیەکەی لە لادەیە. باشە ئەمانەش ئەمانە ینی ئەو نەبوونی خزمەت گوزاریە بەڕاستی ینی حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانین بڵین ئەنفالی لادەکانی کردو. ئەم قسەیە زۆر دروستە. ئەنفال بەمانای چی؟ نەچوە خەڵکەکە بێنێ ڕێک بیکاتە زیندانەوە بەڵام لە شار زیندانی کردوون. جامە کێشەی گەورەشی جاری وایە بۆ شار ناوەتەوە. ئەزانی بۆچی؟ من کەسێکی هەژارم لە لادێەوەیم. یەکەی نیشتە جێبوون لە شارە ئەوچی لە بازاڕی ئازاد مەسەلەن بۆن منە لە گەڕەک و لە شوێنە ئەوانەی کە تاپۆن من بۆم ناکردرێ لەبەر من دەفتەرم پێ نییە تاکو خانوێک بکڕم. ئەی یەکەی نیشتە جێبوون آخر یەکەی نیشتە جێبوونیش بە من ناکردرێ لەبەر یەکەیەکی نیشتە جێبوون جارێ وایە بە لانی کەم هەرزانەکەی هەر هەرزانەکەی بای 8 تا دەفتەرە. ئەمە چۆن ئەمە لەکوێ بێنم؟ ناچارە بم چی یەکەم؟ ئەبێ بچم لەسەر خۆ ئەبێ خانوێکم هەبێ لەم شارێ ئەچم لەسەر ئەرزی تەجاوز خانووی دروستەکەم. ئەزانی بۆ بێ بە گرفت ئەمە ئەی کاکە ئەم گەڕەکە بینی دەوێ خزمەت گوزاری دەوێت بەس سێ خزمەت گوزاری باسەکەم بۆ نمونە ئاوی دەوێت ئەبێ ئاوی بۆ بەری کارەبای دەوێت بەتەچی بێ کارەبا نەچێت ئەوەی کە پێ گوترێت زێرابی دەوێت ئەمانەی هەرە بێ بۆ بکەی. ئێستا ئەگەر حکومەت پلانی هەبوایە ئەگەر حکومەت پلانی هەبوایە ئەوەی کە بۆ نمونە لە کارەبا و لە ئاو و لە زێراب بە ناچارە بێ باوا بڵێن بۆیان بەرێ سەرفیکە ئەو تێچووە ئەگەر ئەو تێچووە بە مەنتیق بۆ لادەکانی سەرفکە بەتەئکید نە ئەو تەزەخومە نە ئەو مەسەلەن فراوان بوونە بێ پلانە لە شارە زیایە کرد چونکە بیر نەچێت. ئێمە هەمومان پێویستمان بە خزمەت گوزاریە بەیانی گەڕەکێک دروست ببێ لە گەڕەکانی دەرەوەی شار ئەچن سەر جادەکە لێگرن حەقی خۆشیانە مزاهرەکەن خۆپیشاندانەکەن ئەڵە نەبێ خزمەت گوزاریمان بۆ بینی ئەبێ مەکتەبیان بۆ بەری ئەبێ کارەبایان بۆ بەری ئەبێ جادەیان بۆ بەری. باشە تۆ وەرە ئەگەر ئەمانە بە مەنتیق کۆکەینەوە داتایەکی زۆر عەجیبمان دەسەکەوێت لەوەی ئەڵێن حکومەتی هەرێمی کوردستان تۆ ئەگەر ناچارە بی بەوەی کە ئەو گەڕەکانی کە لە دەرەوە شار و لە دەرەوەی ماستەر پلانی توە دروستە بن ئەو تێچووی کە دەیدەی بەس بە کارەبا و بە ئاو بە زێراب و بە شتەکانی تر دەوەرە بۆ لادەکانی سەرفکە لادەکان لە شوێنی خۆیان بمێنن. باشە کاک پەیوەند بەگشتی پێم بڵێ لە تەواوی ئەو گوندانەی کە سەردانە کردو باشترین خزمەت گوزاری کە بۆ گوندەکە کرابێت چییە؟ بۆ گوندەکان بەگشتی کرابێت بۆ نە تۆ سەردانی 100 گوندی کردو لە 50 دانایانە کەرتی تەندروستی بینیوە. زانیی ئێستا کەرتی تەندروستی زۆر کەمە ینی لە لادەکانە لادێ هەیە وەکو شارۆچکە وایە ینی وەکو با بڵێن ینی گوندە بەڵام لە هەمان کاتە شارەدێ ینی لە شارێکی ینی نزیکە لە ناحیەوە ئەوانە نەبێ کە هینیان با بڵێن بە جۆرە لە جۆرەکان شتێکیان هەیە بە ناوی نەخۆشخانەوە و ڕەنگە ماوەن تۆبیەک سەردانیان بکە و ئەویش هەموو ڕۆژێک نا هەفتەیەکە جارێ 2000 سەردانیان بکە بەڵام باشترین شت کە بۆیان کرابێت بۆ لادەکان کارەبایان بۆ چووە ڕاستە گوند ماوە کارەبای بۆ نەچووە
بەڵام کارەبایان بۆ چوو بەس چ جۆرە کارەبایەک حەزەکەم پرسیارم لەکە چ جۆرە کارەبایەکە کەواتە چ جۆرە باش کارەبای ئەم گوندانەی ئێستا طبعا سعات 4 بەیانی کوژێتەوە دەورە بەم گەرمایە لە لادێ بێ سعات 4 بەیانی کارەباکەت کوژێتەوە ئەزای سعات چەندێتەوە سعات 11 سعات 11 یەتەوە کەی ئەبڕێ سعات 2 لە قیمەی گەرماکەیە کەی یەتەوە 4 ئەگەر بێتەوە ئەمە کارەبای گوندەکان زۆرینەی ئەو قوتابخانانەی کە هەیەە ئێستا لەبەر بۆی ینی خوێندکار لە لادەیان نەماوە هەمووی وێران بووە تەنها شتێک کە بە کەڵکی لادەکان ماوە ئێستا مەشروعی ئاوە ئەو شوێنانی کە مەشروعی ئاویان هەیە هەم ئاوی بۆ کشت و کاڵ هەم هاویش بۆ خواردنەوە ئیتر لەوە زیاتر ئەویش با پێت بڵێم حکوومەت تقریبا لە ساڵی 2011ەوە هیچ جۆرە خزمەتگوزارێکی بۆ لادێ نەبلووە مەگەر چۆنها ڕوویابێ شوێنێک کە چانسیان هەبوو بێ جادەکان خۆڵ بوو بێ بۆیان قیر کردبن جارە بەهانەی زۆر سیر هەیە حکوومەت دەزانی چی بۆ نمونە دیەکمان هەیە ئێستا بڵێن 30 ماوە نزیکی مەسەلەن بۆ نمونە 100 کەسی زیاتر کاژی حکوومەت دەڵێ لەبەر ئەوەی ئەمە ڕەنگە 7 کیلۆمەتر جادەکەی خۆڵ بێ زۆر خراپ بێ پێویستی بە قیر بێ پارێکی زۆرشی تەناچێت بەس دەڵێ لەبەر ئەوەی کە گوندێکی کە بەسەریان ناڕوە بنبەستە من قیر دووە نایەنم مەصرفێکی زۆری تاچە ئەو گوندانە تۆ سەیریکە ئەو گوندانە چانسیان هەیە کە جادە بە ناویان ناڕوە بۆ 10 گوندی دیکە بۆ 5 گوندی دیکە ئەگەر گوندانی کە مەسەلەن بۆ منە بنبەستن مەسەلەن بۆ منە لە نیوەی گوندی شارباژەر بنبەستن باشە کەواتە کاک پێوەند لە ئێستادا ئەو خزمەتگوزاریانەی کە زۆر گرنگ و پێویستن یەکدانم پێ بڵێ ئەگەر حکوومەتیش شتوانە دانەیەکیان جێبەجێ بکە کە زۆر گرنگە لە ئێستاە بۆیان جێبەجێ بکرێ کام جۆری خزمەتگوزاری ئەزانی خزمەتگوزاری بۆ گوند زۆر ینی چکم خزمەتگوزاری و پێم وتی لە ساڵی 2011 هیچ جۆرە خزمەتگوزاری بۆ نەڕۆشتووە ئەوەی کە هەشی بووە لە دەستیاوە من پێ دەڵێم لەوانەیە نەخۆشخانەیان بۆ چوو بێ باشە بەس نەخۆشخانەکە ئێستا نەماوە لەوانەیە هەندێکیان مەشروعی ئاویان هەبوو ئاوکە وشکی کردووە لەوانەیە مەسەلەن بۆ منە جۆگەی ئاودێری و نازان فڵان و بیسار بێت دیسان ئاوکەش وشکی کردووە لەبەر ئەو پێداویستانەی کە ئێستا لادەکان هەیەە پێداویستێکی زۆر زۆرە ئەبێ لێرەوە ڕاستە گلەیەکی لە ئەعلامی خۆمان بکەین لەبەرەوەی ئەوان فۆکسەکەیان هەمووی لەسەر شارە ینی ئەو راپۆرتانەی کە لەسەر گوندەکانەکردن راپۆرتگەلێکی زۆر کەمن کە ئەوان ژمافی ئەوانەیە کە ئەلام ئاوڕیان لێباتەوە واروە ئەو ژیانە سەختیان پیشان بدا لەبەرەوە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت زۆر بە خێرای کۆمەڵەشت بکە جارێ ڕێگەوبانیان بۆ چاکە باشە ئەو شوێنانەی کە ئاویان نییە بە خێرای ئاویان بۆ دابین بکە و ئەو شوێنانەی کە بابەتی تەندروستیان نییە بابەتی تەندروستیان بۆ دابین بکە ئەگەر نیکە بەتەشید ئەوەی کە ماویشە ئێمە لە دەستێتی کەواتە چی بکرێ بۆ ئەوەی گوندەکان بەرەو چۆڵبوون نەچن و بە ئاوادانی بمێنەوە یا دووبارە ئاوادان بکرێنەوە و ڕنگ و ڕووی جارانیان بۆ بگەڕێتەوە تەمان شتێک هەیە بەڕاستی بەداخەوە تەمان ژیانی ئێمە ژیانی گوندنشینی ئێمە لە سەردەمی بەعسا زۆر لێدرا چونکە خۆتان نەزانن گوندەکانی ئێمە زۆرینەی هەرە زۆریان داگیرا خستیان لەناو ئۆردوگاوە و ئۆردوگایشان ئاوا بۆ سیاجکردن هەمویان دەست بەسەرکردن ینی تۆ لەناو ئۆردوگایەکەی وەکو سجن ینی ڕۆژانێکم شەستی سلێمانیە مافت نەبوو بچیتە ئەو دیوێەوە سجنە ینی دیوارێکە بە دەوری ئەم شارەیە زۆرینەی خەڵکی ئێمان لە گوندەکان ساندنەوە هێنانن خستیانە ژیانێکی تقریبا شارنشینی بەمە تەبیعەتی خەڵکی ئێمە ئەندازەیەک تێکچوو بۆ لەبەر فێری هەندێک ژیانی شاری بوو ئیتر دڵی بە گوندەکەی خۆش نەبوو بەڵام خەڵکی ئێمە زۆر ئازایە لە دوای ساڵی 1990 بە تایبەتی لە ساڵی 1992 زۆرینەی هەر زۆری گوندەکان ئێمە ئاوادان بوونەوە خەڵک ڕۆی لە گوندەکەی خۆیان خانووی کرد خێزانەکەی بردەوە بەڵام لەبەر ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئاسانکاری بۆ نەکردن ئەوەی کە ئێمە لە سەرەتای بەرنامەکەەوە تا ئێستا باسمان کرد لەبەر هۆکارێکی خێر نەبوو بۆ ئەوەی کە خەڵک لە لادەکەی بمێنێتەوە لادەکەی خۆی خۆش بوێ وەلایی بۆی هەبێ ئەو پێداویستانی کە لە لادێ ئەو بەروبوومەی کە هەیەی
بەشی ژیانی بکە ناچار خەڵکی دیسان بە خێرایی کۆچیان کردەوە بۆ شار. باشە کاک پەیوەند لە سەردەمی شۆڕشدا گوندەکان و گوندنشینان ماڵی گوندنشینەکان لانکە و ماڵی پێشمەرگە و شۆڕژگێڕەکان بوو، بەڵام ئێستا هیچ ئاوڕێکیان لێ نادەنەوە. خۆی بەڕاستی ئەمە خەفەتە، ئەمە خەمێکی گەورەیە. یعنی تۆ لە سەردەمی شاخە، یعنی گوندەکان بۆ تۆ شوێنێکی زۆر گرنگ بوون. شۆڕژ ئەگەر لە دەکان نەبووە بە تەئکید دروست نابوو. ئەمەی کە ئێستا پێگوتری حکومڕانی کوردی و ئەلەم بابەتانە ئەگەر بێت و گوندەکان نەبوونە بە تەئکید سەری ناگەر، چونکە با پێت بڵێم پشتیوانیەکی گەورەی شۆڕژ گوندەکان کردیان، بەڵام بەڕاستی شۆڕژ زۆر بێوەفا بوو و بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بێوەفا بوو، هیچی وەلادەکان نەکرد غێری ئەوەی کە بە خێرایی بیانێنێتە شار و واروها لێرە هیچ خزمەت گوزاریان پێشکەش نەکرد. باش کاک پەیوەند ئەگەر زۆر بە کورتی وەڵام بیتەوە کۆتا پرسیارمە بۆ بەڕێزت، ئەگەر ئێستا پلۆپۆستێکی بەرز بە تۆ بدرێ چی بۆ گوندەکانەکە یەکەم شت؟ من ڕاشکاوە من کاندیدم بۆ پەرلەمانی کوردستان، مەشروعێکم ئامادەیە لە پەرلەمانی کوردستان، یعنی پشتیوانی بۆ دروستەکەم بۆ ئەوی بیدەم بە حکوومەت کە بەشێکم لێرە باس کرد بۆ ئەوی کە چی دیکە ڕێگە بگرین لەوەی کە لادەکانمان چۆڵ ببن. دەستخۆش دەتوانم ئەوە بکەم. دەستخۆش کاک پەیوەند ئەمە ڕۆژنامە و سپاس بۆ ئامادەبوونت لە ڕاڵی ئەمڕۆ. دەستخۆش سپاس بۆ باش. بینەرانی خۆشەویست ئەمە شڕاڵی ئەمڕۆ بوو، سپاردەی خوابن.